موسى ئەلەم پەیامەتێ گەیشتە بوو لە کاتێکە بینی ئەوا فیرعەون لە پشتێوەیەتی لە بەیانی دەمەولیعەیە خەڵک کە هۆشیان کردە و ئەیانەوێت ڕاکەن و لە میسر دەرچن و فیرعەونیش بەخۆی و دار و دەستە و بە جوندیەکانەوە 2 ملیۆن جوندی هەبوو 2 ملیۆن سەرباز دوای 600,000 کەس کەوتووە نیوەی ژن و مناڵە قال أصحاب موسى إنا لمدركون جماعات موسى وتیان تیا چوین فیرعەون لە دواوە و ئاویش لە پێشەوە یانە خنکین یانە کوژین هیچ مەجالێکی ترمان نییە قال كلا إن معي ربي سيهدين موسى وتی نا من خوام لەگەڵە هیدایەت مەیە مەترسن فأوحينا يعني موسى بيش أمنية زاني نخير فاءك يعني بدوايا فأوحينا إلى موسى أن يضرب بعصاك البحر طبعا بداركو ببقى يعني شيء يعني فانفلق فكان كل فرق كالطود العظيم كل فرق كالطود العظيم وكو إنسانك زبلاح قاش كاتوا نیوەی ئاوەکە بەم دیوا وەستا و نیوەی ئاوەکە بۆ دیوا وەستا ڕێک ئەو شوێنە شەق بوو جەماعەتی موسا و قەومەکەی پیاتێ پەڕبوون و پەڕینەوە فیرعەون کە چووە سەر وشکانێکە موسا لەو سەرەوە بەدی کرد فیرعەونی ژێوێ پەڕێتەوە جا خۆ پەڕێتەوە پەل و باڵیانەکات ویستی دارەکەی پاباتەوە و ئاوەکە بێتەوە شوێنی خۆی بۆی کە فیرعەون نەتوانێت پەڕێتەوە خوای گەورە فەرمی وەتروکی البەحر ڕەهوا ئاوەکە لێگەڕێ دەستکاری مەکە یعنی لێی گەڕین فیرعەون پڕێتەوە لێی گەڕێ ئیشی تۆ نییە لێی گەڕێ با ئاوەکە هەروە قاچ کاتەوە و ئەو شوێنە هەر وشکانی بێ ئەزانی یعنی چی؟ یعنی ئاوەکە عەینەن ئەم ئەشکەوتە چۆن لە خوارە وشکانیەکی دروست کردبوو لەسەرەوە ئاوەکە دابیەوە لە یەک وەکو قاچی زەلامێک کە لەسەرەوە یەک بێ و لە قاچەوە کرابێتەوە ئەزان تێگەن یانی چی؟ یعنی ئاوەکە بیستەبت ئاوا بوو یعنی لە هەر سێلاوە بەناو ئاوا گوزەرتە کرد چکە موسا ئەمەی بەس بوو کە پەڕیەوە بەڵام خوای گەورە فەرمی لێی گەڕێ چکە چاوەڕێی ناکرد خوای گەورە بەخششێک و گەورەیەکی تری لەگەڵا کاوەکو چۆن هەرموو کاتێ خاوەنی گەورەی و بەخشش بووە تەسەوری ناکرد فیرعەون لەم لەحزەیە لە ناوبەرێک کە چەند ساڵە کوڕا و کوڕی ڕەمسیس ئەیخۆن خوای گەورە بۆی غەرق کرد لە چیا لێکتەوە کولا کەوتی ئینە مەعیە ڕەبی سەیەهدین خۆم لەگەڵە و خوای گەورەش پەکم ناخا الله ئەها یعنی بەرامبەر ئەو هەموو هێزە زەبەلاحەی فیرعەون موسا یەک عەسای بەکارهێنا بەڵێ هیچی تر دەستیشی بەکار نێنا نەخێر یەک عەسا